بیگرە بیرە. سەبرکەن دەبێ ئەم دەلاقەیە بکەینەوە. بیگرە ڕقەی بۆ دەرێوایە. دەی بۆچی دەلاقەکەدا ناخەی؟ باون وە بزانن ئێمە لێرەوە هەڵاتوین. دەلاقەیەکی دیکە لە لای دیواری شاردا هەیە. ئێمە دەچین پەلە بکەش. بڕن. ئێوە لێرە ڕاوەستن. ئەو لایە بگرن. بەها تاو جێگە دێتە بیرم ئێوە خێزانی خاوەن شکۆکانی هەڵاتوون. دەی لێرەدا چی دەکەن؟ نەکا ئەمەش تاوانە. نەنا تاوان نییە، بەڵام دەتوانێت نیشانەی هەبوونی هاوسەرانی ئێوە لێرەدا بێت. کاتێک کە پێکەوەین لە یەک دڵنەوایی دەکەین و باریام خەمە گەورەیە لەسەر شانمان سوکتر دەبێتەوە. هیوادارم هۆی هەبوونی ئێوە لێرەدا هەرەمە بێت. لەگەڵ من وەرن. هەموو جێگای بگەڕێن. نەبوو؟ نەخێر قوربان لێرە نەبوو. ئەم دەرگایە ناکرێتەوە. ئەم دەرگایە دەچێتە کوێ؟ ئەوێ هیچ نییە. خاوەن شکۆیە کتێبخانەیە. ئەم دەرگایە بکەنەوە. وتم خۆشتەیەک نییە. خاوەن شکۆ کتێبخانەیە. دیتەن خاوەن شکۆ ئێرە کتێبخانەیەکە. وەرن ئەم قەفەسێ بەنۆلا. لاچۆ پاشال
وەرن. سەبرکەن دەبێم دەرکەلا بین. بڕۆ. ئارام ئارام. بێگومان لێرەوە ڕۆیشتون. نا سێ کەس لێرە بمێنن باقیتە مدوێ منەوەرن. نابێ بێ هەڵنگ دەستمان دەرچن. پەلەکەن پەلەکەن. ڕوونەکاییەک. بڕۆ سەر.
بێگومان هیچ تا لە شاردا ناتوانن لە دەستی من هەڵێن بە دوای من دەوەرن بڕۆ گالووس بڕۆ خودات لەگەڵ خاوەن شکۆکان لوتفی خوداتان دی ئەرێ دەی ئێستا دەبێت لە کەم لاو بڕۆین جارێ بەرەو دارستان تا نهاتون بە دوامانە دەبێت ئێرە بەجێ بێڵین بەرم بڕۆین نه تەنەفەکە خۆمان ببین ئەگەر بێن شوێنی ئێمە هەڵدەگرن پەلەکەن بڕۆین بڕۆین ڕۆیشتن خدایە شکر بۆ تۆ پاست دەکەم خدایە مزگێنی پێ بدەخاتەوە لێ ئەوە لە دیوارش تێپەڕین پاست دەکەم گیان دەڵێن فدیاس بەندەکانی دەرباز کردووە ماتیۆسیش بریندار کراوە خاوەن شکۆ ئێستا فدیاس لەکوێیە ئەو کوژراوە تاوانبارەکانیش لە دەرفەت کەڵکیان وەرگرتووە و هەڵاتون ناپیاوانی پێیس جنابی جولیۆس دەنگ و باس چییە؟ من شوێنی ئەوانم تا ماڵی ماکسیمیلیان هەڵگرت دەی؟ کەمێ دێرگەیشتین ئەوان بە کەڵگۆرگرتن لە ڕێگای نەهێنی ماڵی ماکسیمیلیان هەڵاتن هەڵاتن؟ ئەوان خۆ بەشەوان ناتوانن لە شار بچنە دەرەوە جۆلیۆس هەتا بەیانی بە لە داچڵەکانی ئەمپراتۆر هەر هەموویان دەبێت لێرەدا بن لێرەدا بەسەر چاو ئەگەر نەدۆزرێنەوە چی؟ ئەگەر لە شار ڕۆژ منە دەرەوە چی؟ وەڵامی ئیمپراتۆر چۆن بدەمەوە؟ چۆن؟ خاوەن شکۆتەوەی ماڵەکان گەڕاین هیچ شوێنێکیان نەبوو تەواوی خانووەکانی و گەڕەکە گەڕاین قوربان هیچ شوێنێکیان نییە ئەم شەو دەبێ ماڵی دانەدانەی ئەوان وە خزمەکانیان بگەڕی دەڕێنە ماڵی یومانیس ئەی جوپیتەری تۆ ناو بەهێز ئەگەر ئەم هەڵاتوانە بدۆزینەوە من سەپەنی لە بەرامبەری مەعبەدی تۆدا سەگی قوربانی دەکەم هی لە پێشدا دەبێت لەو دۆرە بەرانە دوورکەوینەوە پاشان بڕیار بدەین کە دەمان هەیە بچین بۆ چوو لەم دارستانەدا جێگا بۆ خۆ حەشاردان زۆرە نه سبێنی سەرانسەری ئەم دارستانە شێگەڕێن سەبرکەنیوە بزانم ئاواییەک بە ناوی ڕەقیم دەزانن؟ بەڵێ
جوولەکەیەکی سیخۆڕ ناوێ و جێگەی پێماوێت. مەسەلەی جوولەکە چییە؟ شۆوارێکی جوولەکە بوو لە بەختی ڕەشی ئەو کەوتە دەستی ئێمە و ئێمەش دیمان کە و زۆرە زانێ و کارێکمان کرد کە ئیتر هیچ نازانێ. کەوایە ڕفاندنی تەرمی پۆلۆتۆن و بەشکاندنی پەیکەری معبەدەکان نەکە کاری ئەو بوو بێرێ دەبێ مێش کارێکمان بکرد بە بڕۆین. ڕاوەستن ئێوە لەولاوە و ئێوەش لەملا باخی بە دوای مندا بێن. جەنابی ماکسیمیلیان ئەو شوانە لەکوێ دەناسن؟ ماوەیەکی کورتە لەگەڵ یاشنا بووم بەڵام دەڵێ کە چەند ساڵە منە و دەناسم. ئێوە دەزانن کە ماڵی ئەو شوانە حەشارگەیەکی باش بێت؟ زۆر سەیرە سەگەکەم بە غەریبان دەوەڕن بەڵام ئەوە وانییە. ڕەنگە لەبەرەوە بێکە منی لەگەڵ خاوەنەکەی دیوە. چێ بم بەیان زووە دەنگی ئەنتۆنیوسە. هاتن ئێوە خاوەن شکۆ ماکسیمیلیان لێرەدا چی یەکەن؟ درود لە ئەنتۆنیوسی دڵپاک. میوانی باگ نەکراون ناوێ؟ ئەم کۆختە هەژارانەیە خۆشییاوی گەورەیەکی وەکو ئێوە نییە. بەخێر هاتن ماڵەکەتان ڕووناکردەوە. بەخێر هاتن بان چاو. فەرمونە ژوورێ. تکا دەکەم فەرمونە ژوورێ. فەرمون فەرمون بڕۆ بزە. فەرمون. ڕێگاکە بکەنەوە. ئێوەش لە هاوینەکانی جەنابی ماکسیمیلیانن؟ مەگەر جەنابی ماکسیمیلیان چه ئاینێکیان هەیە؟ ها؟ ئای خودای من چیم وت؟ مەبەستی من مەبەستی من مەترسە ئەنتۆنیۆس مەترسە. ئەمانە هەمویان لە دۆستانی منن. جنابی تلمیخا، مارتینوس، یێوانیس سۆدینانوس و دیناتسیوس. بۆ تایبەت ترسام کە نەکە ئاینی جەنابی ماکسیمیلیان بۆ بێگانەکان ئاشکرا کردبێتەوە. بەرحاڵ بەخێر هاتن. ئەم ماڵە هەژارانەی من شیاوی ئاغایان نییە. بە گەورەی خۆتان بمبەخشن. ئێمە شانازی دەکەین کە میوانی ئانتۆنیۆسی میهرەبان و دڵپاکین. بریا بابم زیندوو بووایە و ئەو هەموو نەجیب زادەیە لە لای خۆی دەدی. نەکات دەقیانوسیش بوێتە مەسیحی. باشتر وایە بڵێن کە ئێمە نەهاتوینەتە میوانی. ڕاستەکەت بوێ ئێمە هەڵاتوین. ئەویش لە دەستی دیۆکلێتیانوس و سەربازەکانی. هەڵاتون؟ بە چه تاوانێ؟ بە تاوانی سوکایەتیکردن بە ئیمپراتور و خوداکانی ڕۆم.
دوێنێ لە بەرابەری ئیمپراتۆردا ئێمە هەمومان بیر و باوەڕی خۆمان دەربڕی و ئەو جێژنەمان کە بە بۆنەی ئەوە بەرپاکرابوو تێکدا. ئەمە زۆر سەیرە. ئێوە لە بەرامبەر ئیمپراتۆردا ڕاوەستاون؟ دەی چلۆن هەڵاتن لە دەستی ئەو هەموو سەربازە مەگەر دەکرێ؟ بەسەرهاتەکەی دوور و درێژە. من بەم خاون شکایانم وتووە کە ڕەنگە تۆ بتوانی یارمەتیمان بدەی. من؟ بەڵێ هەڵبەت من شانازی دەکەم کە یارمەتی جەنابی ماکسیمیلیان و ئاغایانی دیکە بکەم. ئێمە هەمومان لە ڕاوێژکارانی دیوکلێتیان نووسین. دەزانی سزای پەنادان و یارمەتیدانی دژمنانی ئیمپراتۆر چییە؟ هەرچی دەبێ با ببێ، من ترسم نییە. پەنادام بە ئێوە ئازیزانی دلێر کەمترین کارێکە کە دەتوانم بیکەم. بەڵام من وا دەزانم کەمانەوەی ئێمە لێرە ئانتۆنیوس تووشی گیر و گرفت دەکا. فیلادلفیا لێرە زۆر دوور نییە. من دڵنیام کە سبەینە سەربازەکان دێن بۆ ئێرە. ئێوە گەر بە پای پیادە یەک مانگیش بڕۆنە ڕێگا ناتوان لە سنوورەکانی ئیمپراتۆری ڕۆم بڕۆنە دەر. من لەم چەند ڕۆژەدا کە لە ئەشکەوتدا دەچوومە خزمەتی جنای ماکسیمیلیان من ئەوەندە شت لەوانەوە فێر بووم وەوەندە جیرۆدەی ئاکار و ئەخلاقی ئەوان بووم کە حازرم هەر مەترسێک لەبەر ئەوان و دۆستەکانیان قبول کەم. ئێوە هەرچەندەکە بتانەوێ دەتوانن لەم ماڵە هەژارانەدا دابنیشن. دەبینن کە من لێرەدا تەنیام. ئەنتۆنیوس تۆ بۆچی بە تەنێ ژیان دەبیتە سەر؟ ئەی کۆ ژن و منداڵەکانت کەس و کارت؟ من خێزان و منداڵم نییە. هەڵبەت بڕیارمدا بوو کە زەماوەند بکەم، بەڵام چوومە دەرگای هەر کەسێک وتیان ئێمە تەنیا مەڕ و ماڵەتەکەما دەینە دەستۆ نەک کچەکانمان. کچەکانمان خۆ پەز و مەڕ نین. ئەوان وایان دەزانی کە من دەمەوێت کچەکانیان بۆ لەوار بە جێگەی مەڕ و ماڵات بمەمە سارا. ئێستا کە لەم هۆزوو ئەوانەی خوددا درۆیەکان دەپەرستن دووریتان کردووە کەوایە هەنا بەرناشکەوت تا خوددا ڕەحمەتی خۆی بکاتە بەشتان و کاریەوە ڕاست و دروست بکات. چی بووە؟ جەنابی ماکسیمیلیان چی بەسەر هاتووە؟ جنابی ماکسیمیلیان بیر لێ چی دەکەنەوە؟ هەنا ببەنە ئەشکەوت تا خوددا ڕەحمەتی خۆی بکا بە بەشتان. وە کاریەوە ڕاست و دروست بکات. ئەشکەوت؟ چۆن کەوتنە بیر ئەشکەوت؟ نازانم. تەنیا دەزانم کە شتێک لە دەروونمدا دەڵێ
پەنا ببەن ئاشکەوت. ئەم ئاشکەوتە لەکوێیە کە ئێوە باسی لێ دەکەن؟ هەرە و جێگەیە کە هەموو کات دەچماوێ. کێوی ئەنجلۆس. کێوەکەی ئەم پاڵە. ئەوێ هێمنە؟ دەبێ وەڕێ بکەوین. ڕەنگە ئەو کەسەی کاری هەمومان بەدەستیەتی نابێتیە دڵم. خەڵک لە خەو هەستاون. ئێوە دەبینن باشترە تا شەو لێرە دەمێنەوە. ئەگەر تا شەو لێرە ڕاوەستین سەربازەکان دەگەنە ئێرە. بڵێ کێ بێت؟ بڵێ کێ بێت؟ بڵێ کێ بێت؟ ئارام بن ئارام. خەمتان نەبێ ڕەنگە خەڵکی ئاوایی بن. دەیانەوێ بزانن بۆچی درەنگم کردووە. تا ئێوە کە مەشیر مەیل دەکەن من دەگەڕێمەوە. هاتم. ئەنتۆنیۆس لەکوێی؟ خەوتووی؟ مەگەر چی بووە؟ مەگەر چی بووە؟ خەڵک مەڕووماڵاتیان لە ماڵ دەرکردووە و چاوەڕوانی تۆن. مەگەر ناچی دەدەشت؟ بۆچینە؟ دەچم. ئێوە بڕۆن منیشەوە دێم. دەی باشە زوو بێت. ئێوە بڕۆن چاوەڕوانان مەکەن منیشەوە دێم. بڕۆن بڕۆن. چه بوو؟ چی دەویست؟ یەکێ لە پیاوانی ئاوایی بوو نارمەوە بۆ ماڵ. بۆ دیارە شۆڵە تا هەوا بە یەک جاری ڕووناک نەبووتەوە دەتوانم بڕۆن لەرێ جاگەری زم بدەن منیش لەگەڵ ئێوە دێم. بۆچی دەتەوێت هاوڕێمان بیت؟ مەگەر پێویستە خۆت بخەیتە مەترسیەوە؟ من کە وەکو ئێوە بەختەوەری بچکێنیم نەبووە لانیکەم با لەگەڵ بچکێنەکان هاوڕێ بم. تازە ئێوە نی هەستان بە خزمەتکارێکش هەیە. تۆ دۆست سوبرای ئێمەی بەڵام پێویست ناکە تۆ هاوڕێمان بی. خۆ تۆ تاوانێکن نییە. من تازەیەوەم دیتۆتەوە بەم ئاسانیە بەرۆکتان بەرنادەم. ئێمە تۆ لەگەڵ خۆمان نابین پێدەگریت بێفایدەیە. لەوەی کە تۆ ببیتە هاوڕێمان خۆشحاڵ دەبین بەڵام ئەگەر ئێمە قۆڵ بەس بکەن بەردبارانمان دەکەن. تۆ بۆچی لە خۆڕایی بەردباران بکرێ؟ دانەدانە دەچینە دەر. لە پێشدا من دەچم. من لەسەر کێوەکەوە ئاگام لێتانە کە ڕێگاون نەکەن. ئەنتۆنیۆس خداحافیز. خداحافیز خاموشکۆ. خداحافیز. 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 خوا لەگەڵ. خواحافیز. ڕاوەستن ڕاوەستن چەند کەس بڕۆن و ڕێگاکانی ژێرزەمینی باش بگەڕێن باقی تریش ئاگایان لە دەوروبەر بێت پلەکەن زووتر
لێرەدا کەسێک نییە. لێرەش هیچ کەس نییە. هیچ هەواڵێک نەبوو قوربان. سانتۆس تۆ لەگەڵ دوو سەرباز لەو لاوە بڕۆ، ئێوەش لەم لاوە بڕۆن، ئێوەش بەدەم ناوەرن وەرەکەوین. بڕۆ بڕۆ یانێ چی؟ ئەوانە کێن لەکێوە سەرەکەون؟ ئەوانە دەچنە کوێ؟ غەریبان وابزانم. بڕۆ کمیتریۆ دیت ئەوان منیان لەگەڵ خۆیان نەبرد، ئەوان نیگەرانی گیانی من بوون، یانی گیانی من ئەو هەموو بایخی هەیە؟ نا من کەوا نازانم، هاوڕێی لەگەڵ پیاوانی خوددا لێ هاتووی دەوێ کە من نیمە. ئەوان گیانی خۆیان لە ڕێگەی خودای خۆیان بەخت دەکەن، ڕێگای ئەوان ڕێگای خوددایە، بەڵام من دەبێ خەریکی ئەم ژیانە بم و گیانی خۆم بۆ ئەم ژیانە بێبایی خەپارێزم. کمیتریۆ ئەوان پشتیان لە خوداکانی درۆی و بوتەکان کرد و بەرەو خوددا دەچن، بەڵام من گیانی خۆم پاراستووە و ڕووم کردووە لە دنیا. من وا دەزانم ئەگەر پێداگریم کردبا قبولیان دەکرد. کمیتریۆ تۆوا نازانی؟ تۆوا نازانی کە باشترە بە دوایاندا بڕۆم؟ دروستە کە تۆ حیوانێکی و عەقڵت بەم شتانە ناشکێ، و هەروە لە خۆڕایی سەرت دەلەقیێنی حەقت هەیە، بەڵام من کە عەقڵم پێدەشکێ، من کە دەزانم ڕێگای ئەوان ڕێگای خوددایە، دەی بۆچی من لێرە دانیشتوم؟ دەبێ بڕۆم. تۆ بمێنەوە کمیتریۆ، تۆ دەبێ ئاگار لە مەڕ و ماڵەتەکە بێت تا خاوەنەکانیان بێن. بگەرەوە بگەرەوە، بڕۆ 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 بگەرەوە. کمیتریۆ بگەڕێەوە بۆ بە دوام داهاتووی، بگەڕێەوە، بڕۆ بڕۆ، عەجەب هیوانێکی نەفامی. بگەڕێەوە کمیتریۆ، تۆ دەبێ ئاگەر لە ماڵاتەکە بێت. بگەڕێەوە، ڕانەکە نیازی بە تۆیە. بگەڕێەوە بگەڕێەوە، بڕۆ بڕۆ بڕۆ، ڕانەکە تەنیایە، بڕۆ بڕۆ.
دانیشن وەرن دانیشن لێرە دانیشن دانیشە لێرە دەسە بە من نیشە ئەوە چلۆ نێرە دیتوێتەوە یعنی جێگەیەک لێرە ئاسانتر بۆ عیبادەت و تەنیای ڕاز و نیاز نەبوو وا دیارە جەنابی ماکسیملیان شتێک دەزانێ کە ئێمە ئاگامان لێی نییە من ئاگام لە هیچ شتێک نییە تەنیا دەزانم لەم ڕۆژنەدا حکمەتێک هەیە باوەکو دەزانم کە ئەم ئەشکەوتە ڕێگایەکی دیکەی نییە واگەر دوژمن بگات ئێمە ڕێگەی دەرچوونمان نییە بەڵام لە دڵەوە دڵنیام ئێوە بۆ گەیشتن بە خوددا ڕێگایەکی سەخت و سەخلەت هەڵبژاردووە ڕێگای گەیشتن بە خوددا زۆریش سەهڵ و ئاسان نییە ئێوە جەنابی ماکسیمیلیان وا دیارە ئەم ڕێگاتان بە ویستی خۆتان هەڵ نەبژاردووە وا دیارە ئێرادەیەکی دیکە ئێمە بەم ڕێگادا دەبات خوددا چۆن لەگەڵ ئینسانەکاندا قسە دەکات بە شەری بێدەسەڵات چۆن دەتوانێت ببێتە هاو قسەی تۆ من وا دەزانم کە ئەم ڕێگایە بە ویستی خۆمان ناڕۆین بەڵێ هەروایە باشتر وایە وەڕێکەوین ئەنتۆنیۆس تۆ لەرە چیەکەی؟ خاوەن شکوم من ڕاستەکەتان بوێ کاتێک کە دیتم ئێوە بە من ئیزن نادەن من چوومە سەروە خودداوە وە لەوان ئیزنم وەرگرت خداوەند بۆ خۆی پێیوتی کە تۆ بێ ئێرە؟ بەڵێ هەر خۆی وتی ڕێگەی پیا و چاکان بڕۆ بەڵام دیتم ئەگەر ڕێگەی پیا و چاکان بڕۆم لەگەڵ خۆیان من نابن هەر بۆیە پێشبڕکێ ئەوانم داوە وە تۆ زووتر گەیشتە ئێرە نا؟ مەبەستی من پێشکەوتن لە پیا و چاکان نەبوو من ناچار بوو دەی ئاخرەکەی کاری خۆت کرد ها؟ باشە ئێستا کە بە دوای کێشەدا دەگەڕێی عیبی نییە دەتوانین لەگەڵمان بێی سپاست دەکەم کیمەتریۆیە کیمەتریۆ بڕۆ کیمەتریۆ بۆچی هاتی تۆ بگەڕێەوە بڕۆ بۆچی هاتی پێم وان بێم سەگە شوێنمان ئاشکرا دەکات بۆچی ناڕۆی کمیتریۆ لەگەڵ تۆمە زۆر سەیرە بووە بە قسەم ناکەی بڕۆ نانا لەی مەدە دەستڕاکرا بێڵە باپێ ڕەنگە ئەمڕۆ لە کەسێکی دیکە فەرمان وەردەگرێ لەکوێوە بزانین کە ئەویش بە دوایی کەسێکەوەیە کە ئێمە هین وە دەزانی کە ئیرادەیە و بە خودا کەمتر لە تۆیە ئەنتۆنیۆس لێگەڕێ کەمیتری وەرە وا دیارە هەڵبژاردەی جەنابی ماکسیملیان خراپ نییە گەورە و زێدارە ڕێگایەکی چوونەدەری لە هۆوە هەیە؟ نانە ئەوێ کوناودی و نییە نە
کەوایە ئەم ئەشکەوتە ڕێگای بۆ هیچ کۆ نییە؟ نانیەتی خۆ پێم وتن ئێرە جێگای کۆبوونەوە پیلەنێوان بووە وا دیارە تەیار کراون و بە دوای کارەکانی ناشایستی خۆیان کەوتبوون یعنی بەم تیرروکەوانە ڕاویان کردووە؟ بەڵێ بەڵێ بەڵام نێچیریان سەربازانی ڕۆمی بووە نەک حیوانات بەمانە دیمەنی خۆیان دادەپۆشە سار بن وەڕێ دەکەوین تەواوی ئاوەیەکان و گوندەکانی دەوروبەر بگەڕێن هیچ جێگەیەک نامێنە کە چاک نەگەڕابین درۆ دەکەی هەلەن درۆ دەکەی آخر چۆن دەگونجێ کە تۆ لە حەشارگەی ئەوان ئاگادار نەبیت دەبینی کە نازانم ئەوان لە ڕێگای زاخەی ماڵەکەەوە هەڵاتون ئەوسا بە تۆیان نەوتووە بۆ کوێ دەچن؟ ئەفسەران و سەربازانی ئێوە بە دوای ئەوانەوە بوون بۆچی قۆڵبەستیان نەکردن تۆ لەگەڵ هەڵاتواندا هاودەستی و شەریکی تاوانی ئەوانی تازە لێنە هاتووی سەربازانی من تاوانی تۆ کەم ناکاتەوە من تەنیا خێزانی جەنابی ماکسیمیلیانم سوچی کارەکانی ئەویش تەنیا بە ئەستۆی خۆیەتی دڵنیا بن کە پاش ئەمە ماکسیمیلیانێک زیندوو نییە کە خێزانێکی هەبێت جارێ خۆ لە دەستی فەرماندەیەکی بێدەسەڵات وەکو تۆ هەڵاتون هەر کات دۆزیتەوە بەرە قسە بکە دڵنیا بە ئەگەر ئەو نەدۆزرێتەوە تۆ لە باتی ئەودا لە خاش ئەدرێ و سەزات دەدەم مەگەرەوەی کە حەشارگەی ئەومان پیشان بدەی من ئاگام لەوان نییە و ئێوەش هەر کارێ دەتانەوەی بیکەن تۆ لە مەحەبەتی باوکت بە خراپ کەڵگ وەردەگری هلێن ئیزن بدەن خاوەن شکۆ ئەو بۆ دۆزینەوەی ماکسیمیلیانوس پیاوێکی زۆر باشە ئارام بە خاوەن شکۆ ژنان لەسەر ئاینی مێردەکانیانن بێڵێ ماوەیەک تێپەر بێ مێردی تازە بان و هێلێن ژیرەکە دەبێ ماڵەکەم بخەنە ژێر چاو دیێریەوە باڵێ خاون شکۆ وا دەکەین خەتونی من چ باس بوو شکر بۆ خوددا هێشتا ئەوانیان نەدۆزیوەتەوە زۆر شکر دەی بۆچی ئەوەندە خەمباری ئەوەندە کە ئەم ژوولی و سینا پیاوە ئازارم دەدا بابم ئازارم نادا خوددایە لە هەر کوێکە هەیە ئەو لە شەڕی دوژمنەکانی بپارێزە هەی